کاربەدەستان دەڵێن بەرەبەیانی ڕۆژێ سێشەممە دوو گەورەترین شاری ئۆکرانیا کەوتنە بەر هێرشی موشکی بالستیکی هایپەرسۆنیکی رووسیا و بەهۆیەوە لایەنەکەم 4 کەس کوژران و نزیکەی 100 کەسیش بریندار بوون. ئەمەش لە کاتێکدایە جەنگەکە پێدەنێتە ساڵی دووەمیەوە و هێزەکانی کرملین بۆردۆمانی زستانیان بۆ شارەکانی ئۆکراین چارتەر کردوێتەوە. ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا لە کەناڵی تەلێگرامی خۆیدا ڕایگەیاندووە لە کیێڤی پایتەخت و لە باکووری ڕۆژهەڵاتی خارکیڤ 4 هاوڵاتی سڤیل گیانی لەدەستداوە و 92 کەسیش بریندار بوون بەهۆی ئەوەی موشکی کێنژاڵی هایپەرسۆنیک کە دەتوانێت بە خێرایی 10 هێندەی دەنگ بفرێت کەوتۆتە ناو کۆڵانەکانی شارەکەوە. زێلەنسکی وتی لە ڕۆژی یەکشەمەوە هێزەکانی کرملین نزیکەی 170 فەڕۆکەی بێفەڕۆکەوانی شاهد و دەیان موشکی جۆراوجۆریان ئاراستەی ئەمانجەکانی ئۆکرانیا کردووە. هێزەکانی رووسیا بە دەگمەن موشکی گرانبەهای لەو شێوە دژ بە ئۆکرانیا بەکاردەهێنن بەهۆی کەمیان لە کۆگاکانیاندا. خۆمان ئامادە دەکرد بۆ ئەوەی نانی بەیانی بخۆین و بچینە سەرکار و دواتر تەقینەوەکە ڕوویدا. هەموو شتێک تەقیەوە دانیشتم و خەریک بووم پێڵاوەکانم لە پێ بکەم چەمامەوە و بینیم شوشەی پەنجەرەکان بەسەرماندا فرین. هەر لە بەیانی زووەوە تەقینەوە بە هێزەکان شارەکەیان هەژان زۆر کەس ویستیان لە ژوورەوە لە ماڵەکانیاندا ببینەوە یان ڕۆبکەنە پەناگاکان. شەیپوری ئاگادارکردنەوەی هێرشە ئاسمانیەکان بۆ نزیکەی 4 کاتژمێر دەنگی دایەوە و وێستگاکانی مترۆی شارەکە کە وەک پەناگا بەکاردیان پڕ بوون لە خەڵک. لە کاتێکدا بەردەوامەکان بەردەوامە رووسیا هێرشەکانی بۆ سەر ئۆکرانیا چارتر کردوێتەوە کە لە ڕۆژێهێنی لە گەورەترین تاکە هێرشدا بۆ سەر ئۆکرانیا هەر لە دەستپێکی شەڕەکەوە لایەنیکەم 41 کەس کوشتووە. ژنێک لە ڕێگای نەخۆشخانە گیانی لەدەستدا نزیکەی 30 کەس بە برینداری جۆراجۆر لە نەخۆشخانەکاندان. ڕۆژی دواتر تۆپبارانی شاری بێلگرودی سنووری رووسیا بۆ هۆی کوژرانی فەرەتر لە 20 کەس. رووسیا ئۆکرانیا بە هۆکاری هێرشەکە زانی و لەو کاتەوە چەندین جار بەرپرچی هێرشەکانی داوەتەوە.